چاوەکانی پڕن لە فرمێسک و بە خاکسپاردنی هەردوو کوڕەکەی دەبینێت کە لە ڕووداوی هاتوچۆدا گیانیان لەدەستدا. هەڵمەت و بەهرۆز ئەو دوو برایەن کە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگەی دەربەندی خان چنارە گیانیان لەدەستدا. وڵا دوانزە بوو وندیجی مناڵک دوانزە بوو تەلەفنێکم بە کچەکەم وتی ئەڵێن هەڵمەتوان دامیان کردووە سارێ و کوڕە فیتەریان پێ بوو سارەکەی خۆمیان پێ بوو هاتندایان ناو وتی کاکە فیتەرەکە بین وەچین بۆ قایشمانەکەمان بچڕە ئێکە ڕۆشتن ئیتر مناڵەکەم وتیان کاکە دامیان کردووە شکر سەلامەتن یەکیان مردووە بەس بردیانە بە سلێمانی ئەوانیش لە دەربەنی خان یێڵانیان تۆ زامار ئیتر من هەردڵم خەبەری داوتم بەخوا مردوو ئەنا وەڵا زانی مردوون بەخوا. ڕووداوەکە کاتێک ڕوویدا کە هەڵمەت و بەهرۆز بۆ چاکردنەوەی بەرهەڵگرەکەیان وەستایەکی چاکردنەوەی ئۆتۆمبیلیان لە سلێمانیەوە لەگەڵ خۆیان بردووە، بەڵام لەسەر ڕێگەی دەربەندی خان چنارە لەگەڵ ئۆتۆمبیلێکی بەرامبەریان تووشی ڕووداوی هاتوچۆ بوون و بەهۆیەوە هەردوو براکە و وەستای چاکردنەوەی ئۆتۆمبیلەکە و کەسێک لە نێو ئۆتۆمبیلی بەرامبەر گیانیان لەدەستدا. هەڵمەت کوڕە گەورەی خێزانەکەی بوو، تەمەنی 34 ساڵ بوو، خێزاندارە و دوو منداڵی لە دوای خۆی جێهێشتووە. بەهرۆزی براشی تەمەنی 29 ساڵ بووە و خەوەن خێزان بووە، بەڵام هەردووکیان پێکەوە ماڵ ئاواییان لە خێزان و منداڵ و کەسوکاریان کرد. هەشیان برا بوون لە ڕێی دەربەنی خان گەڵابیان پێ سیارەکەی شکاوە هاتوۆتە بە دوای براکە و چوە بە دوای فیتەرە بۆ سلێمانی لە ڕێ گەڕاونەتەوە لە نزیکی گوندی چنارەوانە تووشی ئەو ڕووداوی هاتوشۆیە بوون و هەردووکیان ڕۆحیان سپاردووە، هەردووکیان خێزاندارن و ماڵ و مناڵیان هەیە. بەڵێ ئەمە یەکەم ڕووداونیە کە لەسەر ڕێگەی دەربەندی خان ڕوودەدا، بەڵکو لە ماوەکانی ڕابردوودا چەندین ڕووداوی هاتوچۆی تیادا ڕوویداوە و چەندین کەس بەهۆیەوەی گیانە دەستداوە. بڕوا بەهادین کورسات نیوس گوندی باریکە.